تۆری دۆمانە گفتوگۆکەین دەربارەی بە ئەرکی موسڵمانان بەرامبەر پاراستنی قورئانی پیرۆز بۆ شکۆی قورئانی پیرۆز وەکو ئاشکرایە لە سەروبەندی هاتنی جەژن و ڕۆژاوی جەژن کەسێک زۆر نابەرپرسانەوە زۆر ناهۆشیارانەوە بەبێ هەستکردن لە پرسرایی بەرامبەر پاراستنی تەواوی پیرۆزی و بەرزیەکانی ئاین و نەتەوە و کەسایەتی جیاوازەکان هەڵدەسێ بە سوتاندنی قورئانی پیرۆز لە وڵاتی سوید بە ئامادەبوونی هێزە ناوخۆیەکانی ئەو وڵاتە و بە چاودێری حکوومەتی ئەو وڵاتە بە وەرگرتنی مۆڵەت لە دەستگا پەیوەندیدارەکانی ئەو وڵاتە ئەمە بۆیە هۆی دروستکردنی دڵگرانی و دڵگەرمیەک لای موسڵمانان لە سەرانسەری جیهانەوە کاردانەوەی زۆری لێکەوتەوە بەڵام ئێمە لەم تەوەرەیە بە گرنگی ئەزانین کە قسە بکەین لەسەر ئەرکی موسڵمانان بەرامبەر بە قورئانی پیرۆز و پاراستنی شکۆی قورئانی پیرۆز و کارپێکردنی ئەم پەیامە پیرۆزە و کردنی بە دەستور و کارنامە لە ژیانی خۆمانە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک حاجی کاروانمان کردووە لە شاری هەولێرەوە لەگەڵمانایە. کاک حاجی سڵاوی خوا گەورەت لێبێ سپاس بۆ ئامادەبوونە. لەوە دەست پێ بکەین ئایا قورئانی پیرۆز تا چەندێک حەقی لەسەر موسڵمانان هەیە بۆ ئەوەی کە بیپارێزن و ڕێزی بگرن و هەمیشە بە بەرزی بیهێڵنەوە لە ژیانی خۆیانە؟ بە ناوی خوای گەورەم هەرەبان سڵاو ڕێز بۆ خوشکە بە ڕێزەکانم و بۆ هەموو بینەران لە هەر شوێنێکە بن. تەبان جارێ دڵمان بەوە خۆش بێ کە ئێمە ساحێب قورئانێکین کە ئەم قورئانە 1444 ساڵە وەک خۆی ماوە و ئەگەر ملیۆنی ساڵیش ملیارێ ساڵیش ئەم ژیانە بەردەوام بێ هەر ئەمە کۆتاپەیامە و هەروە خۆی ئەمێنێ لەوەتەی قورئان دابەزیوە حرف بە حرفی ئاەت بە ئاياتی شەڕی لەگەڵ ئەکرێ دژایەتی ئەکرێ بەڵام هیچ هێزێکی عەقلی هیچ هێزێکی فکری هیچ هێزێکی عەسکەری هیچ هێزێکی سیاسی هیچ هێزێکی ڕۆشنبیری لە دەرەوەی ئیسلامە کە شەڕی لەگەڵ قورئانە کردبێ لە حەقی نەهاتووە هەرچی یەکیان وتبێ هەرچی یەکیان هەڵبەست بێ هەمووی بۆ خۆیان گەڕاوەتەوە و قورئان لە جێی خۆی ماوە بەڵکو بە عەکسەوە زیاتر و زیاتر لەناو خەڵکا گەشەی کردووە لە سینگەکانە ڕەگی داکوتاوە بەهاری چاندووە بۆیە بەڕاستی شەڕکردن لەگەڵ قورئان یا دژایەتی قورئان بێهودەیە چونکە قورئان خوای گەورە خۆی ناوی ناوە نور یوریدونە ئەن یوطفئوا نور الله بئەفواهیهم یعنی خۆری ئاسمان بە هیچ شتێک ناگیرێ قورئانیش نورە و کەلامی خوایە خۆ ئەگەر خوای رب العالمین چۆن دەستی لە ئینجیل و تەوراتەکەی خۆی بەردا کە تەحریف کرا بە کەیفی خۆیان خەڵک دەستکاریان کرد ئەگەر رب العالمین دەستی لێ بەردایە و دەستی خوای رب العالمین لە پاراستنی قورئان نەبێ حەوت زەمان بوو دەستکاری ئەکرا وردە وردە لە ناو خەڵکا نامە لە قیمەی زەعیفی و لوتکەی زەعیفی ئیسلام وەکو دین وەکو موسڵمانان لە هەموو ئەم تاریخی ڕابردووە لە دوای وەفاتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لەو کاتە ناسک و هەستیار و ناڕەحەتیانەیە نەیانتوانی قورئان هیچی لێ بکەن بۆیە ئێستش بۆ ئێستا و بۆ ڕابردووش هیچ کەسێک ناتوانێت بۆیە کەس خۆی ماندوو نەکا ئەمە ئەوەی کە باسی دوژمنەکانی بەرامبەر ئەکەین ماندووبوونیان هیلاکبوونیان بە فیڕۆ ئەچێ سوپاس بۆ خوای گەورە ساڵ بە ساڵ سەدە بە سەدە ئەم قورئانە ئیعجازات و ئەم قورئانە لایەنی علمی لایەنی تاریخی لایەنی هەموو لایەنەکانی تری بۆ خەڵک دەرە ئەکەوێ کە کەلامی بەشەر نییە کەلامی محەممەد نییە صلی الله عليه وسلم بەڵکو کەلامی خوایە هیچ پێچەوانەی منطق و عەقل و واقع و هیچ شتێکی تاریخی و جوغرافیش نییە هەموو لەگەڵ هەموو عیلمەکانە هاوسەنگە لەگەڵ هەموو عیلمەکانە هاوتەریبە بۆیە دڵمان بەوە خۆش بێ کە قورئان کەس ناتوانێت نەبی فەوتێنێ نەبی سووتێنێ نەتەحریفی بکە بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئایا ئەمە کۆتا شەڕە ئەمە ئینسانێک یان لایەنێک یان دەوڵەتێکی تر شەڕ بکا لەگە قورئان کۆتایە نەخێر ئەمە ئەتوانی ئەو سیسلەیە کە خەڵکی بڕیاری داوە یعنی ئەو قسەی کە وەزیری دیفاعی بەریتانیا بەگەر غەڵەت نەبم بەریتانیا وەزیان وەزیر دیفاعیان وەزیری پەروەردەی بەریتانیا لە دوای شەڕی حربی عالمی دووەمەوە لە ناو پەرلەمانە بە نەستی قسە ئەڵێت ئێمە هەتاکو قورئان مابێ کە نەتوانین دەستکاری بکەین هیچمان بۆ لەگەڵ ئیسلام و موسڵمانانە ناکرێت تەواو
یعنی ئەمە قسەیەکە هەموو قسەکانی یەکلا کردوتەوە و ناشتوانن بیکەن. بۆیە ئێمە لەوە دڵنیابین ئەم قورئانە هەتا لە سینگەکانمانە بێ، هەتا لە حزبمانە بێ، هەتا لە ئەمری واقعات جێبەجێ بکرێ، هیچی لێ نایە و خۆی ڕەب العالەمین خۆی گرنتی پاراستنی ئەم قورئانەی داوە. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ ئەرکی ئێمە بەرامبەر ئەم قورئانە چییە؟ ئەوەیە کە هەمومان قورئان یەکەم کار بکەین لەسەر ئەوەی قورئان تەنها بە جوانی لێی تێبگەین، تەنها بۆ خوێندنەوە نەهاتووە، تەنها بۆ لەبەرکردن نەهاتووە، تەنها بۆ سوێن خواردن نەهاتووە، تەنها بۆ ئەوە نەهاتووە بڵین مبارەکە و داینین و بڵین پیرۆزە، بەڵکو قورئان هاتووە بۆ ئەوەی ببێتە دەستور و یاسای ژیان، بۆ ئەوەی ژیانی تێکدراوی ئینسانەکان ڕێک بخا، بۆ ئەوەی دڵ و دەرونی ئینسانەکان بنیاد بنێ، بۆ ئەوەی خێزان لەسەر ئەساسی ئەو ڕێنمایە ئاەتانەی ڕەب العالەمین دروست ببێ، بۆ ئەوەی سیستەمەکانی ژیان بە ئابووریت، بە سیاسیت، بە ژیانی کۆمەڵایەتیت، بە تاکی ئینسانەکان ئەبێ ئەم قورئانە ڕۆڵ و کاریگەری هەبێ. بۆیە ئێستاکەی کە ئەو حاڵەتی تۆ ئەیبینی لەم ژیانە لە هەر شوێنێک بێ، لە هەموو بوارەکانە بەشەریەت تایان نقوم و سەرگەردان بووە، دڵنیابە دووربوونە لە قورئان. ئەگەر لە وڵاتێکی تری ئەوروپی یان ئەمریکی یان شەرقی یان غەربیش بینیت ژیانی خەڵک خۆش بووە، بڕۆ ببینە ئیلا بەشێکی لەم قورئانەیان ڕێنماییەکان وەکو ڕێنمایەکانی قورئانیان تەطبیق کردەوە. بۆ نمونە غەش نەکردن، درۆ نەکردن، ستەم نەکردن، ئەوانە کە وڵاتێکە بینی ڕاستە لە قورئان و شتیان دەرنەکردووە، بەڵام هەموو ئەو ئاەتانەی کە ژیان ئاوەدانەکاتەوە دەربارەی سیستەماتیکی ژیان ئەوان جێبەجێیان کردووە. بەڵام هەر وڵاتێکت بینی، هەر ماڵێکت بینی، هەر کەسێکت بینی ژیانی لە کولەمەرجیە، لە دۆڕانە، لە ڕووخانە، بێگومان بە ئەوە بە پێچەوانەی چۆنەڵێن ڕۆنسایتی قورئان ئەڕوا، بە ئیتیجاهی معاکسی قورئان ئەڕوا، بۆیە ژیانیان تێکەچێ. بەڵام ئەکەوێتە ئەرکی سەرشانی ئێمەی مسلمانان بەرامبەر ئەم قورئانە زۆر گەورەیە، وخاصەتەن لەم سەردەمە، سەردەمی علم و سەنعەت و فکر و تەکنۆلۆجیا و شەڕەکە گۆڕاوە. شەڕی ئێستاکە لەگەڵ قورئانە ئەکرێ، ئێمە نابێ شەڕ بە قورئان بکەین، بەڵکو ئەبێ شەڕ بۆ قورئان بکەین، بەوەی کە تەسەڕوفاتمان، هەڵسوکەوتمان، علممان، معریفەتمان قورئانیانە بێ، ئەخلاقیاتمان، جوڵەمان قورئانیانە بێ، و هەمومان خۆمان لە ژێر سایە و سێبەری ئەم قورئانە ببینینەوە تا بتوانین لە ژێر ئەم سێبەرە ئەسپی خۆمان تاودەین لە هەموو بوارەکانی ژیان. چکە قورئان وەگوتم بۆ هەموو بوارەکانی ژیان هاتووە. بەداخەوە چ خەڵکێک لای خۆمان بە ناوی ئەلمانی یا بە ناوی ڕۆشنگەرایی یان بە ناوی خەڵکێکی تازە مۆدێرن، چ لێرە یا چ لە ئەوروپا، بە تایبەتی ناو وڵاتانی مسلمانە، بەنەوعێک لە نەوعەکان مامەڵە لەگەڵ قورئانەکەن کە ئەنەما قورئانت بۆ بچووکەکەنەوە لە قورئانێکی پیرۆزە، تەنها بۆ خۆت بیخوێنە، بەڵام هیچ عیلاقەی نە بە حکومڕانی، نە بە سیاست، نە بە ئیقتیساد، نە بە کایەکانی ژیان هەیە، بەڵکو بیخوێنیتەوە سوێنی پێ بخۆیت و پیرۆزە. هەر ئەوەندەیە کە ئەمە گەورەترین غەدرە لە قورئانە کرێ، لە کاتێکا سێ بەشی قورئان خۆی هەمووی ئەحکامە، سێ بەشی قورئان هەمووی ئەخلاقیاتە. ئەو دوای باسی عەقیدە و بیر و باوەڕە، سێ بەشەکەی باسی ئەحکامە، ئەحکامی شەرعی تایە، ئەحکام دەربارەی ژیان سازی، دەربارەی اقتصاد، دەربارەی سیاست، دەربارەی حکومڕانی. من قەت لەوە نەترساوم غەیرە مسلمان هەر دینێک بێ، هەر ئاینزایەک بێ، دەستکرد بێ یان ئاسمانیەکانی پێشووتر بێ کە خوای گەورە نسخی کردوتەوە نەماوە، لەوە ناترسم غەیری مسلمان دژایەتی ئیسلام قورئان بکە. ئەوەی کە ترسە لەمە سەر ئێمە لەسەر قورئانە، لەسەر مسلمان، چکە قورئان ترسی لەسەر نییە، وەگوتم لەسەر ئیسلام مسلمانان ئەوەیە کە مسلمان خۆی دەستبەرداری قورئانەکەی بێ، خۆی قورئانەکەی ئیهمال بکە، خۆی قورئانەکەی بە عەمەلی خۆی، بەکردەوەی خۆی، بە تەسەڕوفاتی خۆی دژایەتی قورئان بکە، بە پاڵپشتی کەسانێکی زاڵم لە کاتێکا قورئان باست بۆ ئەوە کە وەلا تەرکەنوا ئیلە الەذینە ظەلەموا. لەوە ئەترسم کە مسلمان زاڵم خۆی زاڵم نەبێ، بەڵام پاڵپشتی زاڵم کە. عەفوەن. کاک حاجی بەڕاستی ئەرکی مسلمان لەم کاتەدا چییە؟ کاتێک ڕووداوێکی لەم شێوازە ڕوو دەدات، ئەرکی مینی مسلمان چییە؟ ئایا بێدەنگین بەرامبەر
لەم کارە ئەمە چی دەگەێنێت پێویستە منی مسلمان چۆن کارێک بکەم کە بەڕاستی هەڵوێستم هەبێت بێدەک نەبم بەرامبەر ئەو بێڕێزی کە بەرامبەر پیرۆزیەکانی من و ئاینەکەم کراوە. خۆی یەک شتێک بڵێم پێشی ئەوەی کە بڵێم ئەم کارە وترا کراوە پێشتری شەر قورئان سووتێنراوە بەڵام دڵنیابە هەر کاتێک بەرامبەر قورئان شتێک کرابێ بەعکسەوە خەڵکی تر غەیرە مسلمانی وای لێ کردو بچێت دراسی قورئان بکە. چۆن لە 11 سپتەمبەر خەڵکێکی زۆر مسلمان بوو لە کاتێکە بەناو مسلمانەوە ئەو کارەیان کرد و کردیانە ملی مسلمانان و دیار بوو موامەرەکە لە چۆوە هات. ئێستش هەروایە هەر کاتێک دژایەتی قورئان بکرێ هەر کاتێک چۆنەڵی قورئانێک بسووتێنرێ کە بوو بە زەجە و دەنگ و باس خەڵکێکی تر ئەچێ متابعەکە دراسە ئەکا ئەو کاتە کە ئەزانێ قورئان حەقیقەت و ڕاستیە بەعکسەوە بۆ ئەکەوتە سەر قازانجی قورئان. یعنی هەر وتم لە سەردەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە کاتێک ئەیانوت ئینەه لەمەجنون کاتێک ئەیانەوت ئینەه لەکاهین کاتێک ئەیانوت ئینەه لەساحر ئەهاتن متابعەی پێغەمبەریانە کە صلی الله عليه وسلم یەکسەر مسلمانە بوون کە کاتێک ئەیانوت قورئان شیعرە قورئان وایە کە ئەوانە زمانی خۆیانە ئەزانن. بۆ نمونە ئیمامی عومەر کە کاتێک سوورەی تاهای خوێندە وتی قڕیش لەسەر ئەمە شەڕ لەگەڵ محەممەدەکە ئەمە کوا کەلامی محەممەدە یەکسەر تێگەیشت کەواتە قورئان تەبیعەتی وایە هەر کاتێک خەڵک شەڕکا لەگەڵی ئەو خەڵکەی تر متابعەی قورئانەکەن. بەڵام هەڵوێستی ئێمە ئەوەیە یەکەم لە هەمووی گرنگتر نابێت کاردانەوەی خراپمانە بێ نابێت یعنی کاردانەوەیە کە ڕەتفیعلێکمان هەبێ چۆنەڵی وەجهێکی ناشرین سوڕەیەکی ناشرین نیشانی خەڵک بدەین بچین ئینجیل یان تەورات بستوێن چکەوە ئیش ئێمە نییە بۆ بیسووتێنین. یعنی ئەگەر ئێمە وەک ئەوان بکەین وەک ئەوانمان دێدێ نابێ وەک ئەوان بکەین کە قورئانە سوێنن نابێ ئینجیل یا تەورات یا ئەوە بستوێنین. دووەم شت بەڕێی من کە قورئانە سووتێندرێ ناکرێ ئێمە حتاوانی ئەوروپاش ناکرێت دام و دەستگاکان ناکرێت شتی خەدەماتی بسووتێنین. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لە مەحافلی ئەوانەی کە لە دەرەوەن بۆ نمونە قانون تۆ محکمەی دەولیت هەیە فڵانت هەیە لەڕێی ئەوەوە ئەو یاسایانە جێبەجێ بکرێت. من لەگە برادرانی سویدا قسەم کردوتم باشە ئێوە بۆ شتێک ناکەن وتی ئوستاز ئەوە لە دەستورە هەیە ئەبێ ئەم دەستوری سویدە بە کامری بگۆڕێ ئێستا بۆ لە وڵاتی تر ناکرێ ڕێ نادرێت ئێستا مەسەن لە رووسیا ڕێ نادرێت چونکە ئەوە یاسایە نابێ سوکایەتی بە هیچ پیرۆزەیەکی دینەکان بکرێت. بۆ نمونە لە رووسیا قسە بە پێغەمبەر ناوتێ ساڵسەلەم بەڵام لە ئەوروپا ئەوترێ ناوێن ناوە ئازادی بیرروڕا کەواتە ئەبێت چی بکرێت زەختێک لە حکوماتی ئەوروپی بکرێ بۆ دەرچوونی یاسایەک بۆ ڕێزگرتن لە بەها پیرۆزیە ئیسلامیەکان یان دینیەکان بە هەموو بەعام نابێ بێڕێزی بەرامبەردیم کرێت. ئەوان لەسەر مەسەلەی ناوێن ناوەچی حڕیەت التعبیر یعنی دەربڕینی ئازادی خۆیان یعنی ڕای ئازادی خۆیان دەرببڕن بەرامبەر هەموو دینەکان ئەوە ئازادیە. بەڵام ئەبێ ئەوە سنوورێکی بۆ دامدرێت کە ئەوروپا ئەمە سنووری بۆ خۆی دانەناوە بەس واتە سەورەکەم ئەو زەختە دووەلیە ئەو زەختە جەماهیریە وایە لێکادەم بگۆڕێ. کارداوانەکانی ئێمە بەرامبەر ئەمە بەڕێی من باشترین شت ئەوەیە ئەوانەی زمانە زانن ئەوانەی کە مسلمانن لە سویدن. ئێستاکەمە بۆ نمونە مامۆستا ئەحمەد موفتیمان هەیە یعنی ڕۆژ هەفتە نییە کات خاسن و کاتانی کە دەوام هەیە هەموو هەفتەیەک یان مانگی جارێک لایکەم قوتابخانەیەک دێتە مزگەوتەکە هەموویان دانی قسەیان بۆکە تا ئێستا نزیکەی زیاتر لە 1000 کەس لە دەستی مسلمان بووە لە سوید. ئێمە کەسی وامانەوێ بۆی ئەم خەڵکە لە دەوروبەر ئەم قورئانە کۆ ببێتەوە خاستن ئەوانەی ئەوروپا کە بەڕاستی من بەش بە حاڵی خۆم لەوە ناترسم مەسیحیە قورئانێکی سووتان بێ بەناو مەسیحیە تەمانم کەسە کلدانیە و تاریخەکەی دیارە. بەڵام ئەوەی کە لێ ئەترسم تەسەڕوفاتی مسلمانانی خۆمانە بە تایبەتی لە ئەوروپا دەستبەرداری ئەوانە لە دینەکەی خۆمان بەجێهێشتنی ئیسلامە لە ئەوروپا کە ئەمە زۆر خەتەرە. کچی خۆت لە ئەوروپا گیانەکەیتەوە لەگەڵ کچێکی ئەوروپی کوڕی خۆت لەگەڵ کوڕێکی ئەوروپی گیانەکەیتەوە تەسەڕوفاتمان مەشروب خواردنمان فڵانمان فیسارمان ئەین وەک ئەوروپی بین ئەمە خەتەرە لەسەر ئیسلام. ئەبێ ئێمە ئەگەر بمانەوێت دیفاع لەم قورئانە بکەین قورئان بەی خۆمان بزانین ئەبێ وا بکەین. ئەمە باسی ئەوروپایە و ئەوروپا بەڕاستی ئەتوانی بۆ نمونە ینی وەک گوتم لەڕێ قانونیەکانە بکەین بەڵام لای خۆمان شکە بەڕێزەکەم ئەوەیە کە بەڕاستی ئەبێ هەموو لایەکمان ئیتیمام بە مەدارسی تعلیم و تەحفیزی قورئانەکان بدەین یارمەتیان بدەین. تۆ تەسەورەکەی ئەزانی ئێستاکە فەقیرترین مؤسساتی ئەهلی مؤسسایان ڕێکخراوە ئەهلیەکان
فەقیرترینیان مەدارسی تەحفیزی قورئانەکانن، دایمە خەریکی سەدەقە و سواڵن، مبەڕیدەیەکیان نییە، سپلیتێکیان نییە، پارەیەکیان نییە دەورەیە بکەن لە دەرگەی ئەمەدەن لە دەرگەی ئەودەن، داوا لە 100 کەسەکەن 2 کەس جوابیان ناداتەوە. ئەی مووقیفی ئەو خەڵکە پارەدارە بۆ خۆی ناچێت بەر دەرگای حکمە و ئیقرە و نور بگرێ بڵێ کاکە وەرە بزانم چیتانەوێ بۆتان بکەم، ئێوە تعلیمی خەڵکەکەن بە قورئان. بۆ کابرا دە بینای هەیە 100 بینای هەیە خاوەن ملیارات دۆلارە، بۆ غیرەتی ئەوەی نەبێت یارمەتی و دەعمی ئەو مامۆستایانە بکات کە تعلیمی قورئانە دەن. جەنابەت وەکو پەیامنێرێک بڕۆ پێم خۆشە پەیامنێری پەیام بێ هەر کەناڵێکی تر بێ با بچێت راپۆرتێ بکات لەسەر ژیان و گوزەرانی ئەو مامۆستانی کە مامۆستای قورئانن کە ژیانی خۆیانیان تەرخان کردووە بۆ تعلیم و تدریسی مناڵەکانمان بۆ قورئان خوێندن و قورئان لەبەرکردن. بڕۆ بزانە وەڵڵاهی مامۆستا ئەناسم یەک چارێکی 20 دقە بەپی ئەوڕا لەبەرەوەی پارەی پاسی نییە بچێ مناڵان فێر بکە. بڕۆ ئێستاکە بڕۆ تەحفیزە قورئانەکان بزانە چەند نەبوون لە هەموو بوارەکانە. باشە ئێمە ئەوەمانە یارمەتی نادین کە تعلیم و تەحفیزی قورئانە هەتا بینایەکەکەی ئەبێ خەریکی سەدەقە و سواڵ و بەرماڵداخستنی دنیا ببی کەس بەدەمتەوە نایە. ئێمە موقیفمان لەوەیە. دووەم خەڵکەکە خۆی بۆ مناڵی ناباتە بەر خوێندنی قورئان، بۆ لەبەرکردنی قورئان، بۆ فێربوونی قورئان نابە، بۆ ئامادەیە و ئازایە و پارە سەرف ئەکا بۆ خوێندنی تایبەت، بۆ دەورەی تایبەت، بۆ ئەنواع دەورات هەیە. ئاساییە بەلایەوە زمانی ئینگلیزی فول بێ بەڵام مناڵەکەی نازانێ قول وەڵڵاو ئەحەد بخوێنێتەوە، سوڕی فاتیحای ڕەوان نییە، قورئانی تا ئێستاکە ختم نەکردووە. ئەمە مقەسری لە دایک و باوکە. ئێمە ئەبێ لەوە بترسین. قورئان سوتاندن قورئان ناسووتێ، قورئان ناسووتێ، بە هیچ ئاگرێک ناسووتێ. بەڵام ئەوەی کە خراپە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قیامەتە وقال الرسول إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا قومي باس لەوەی شکات لە ئێمەیە، شکات لە خەڵکە ئەوروپیەکە ناکە، لە غەیرە مسلمانەکە ناکە کە قورئانی سوتانوە، شکات لە ئێمەی ئیماندار ئەکا کە قورئانمان هەجر کردووە. هەجری قورئان بەجێهێشتنێتی، نەخوێندنێتی، لەبەرنەکردنێتی، چۆنەڵێ جێبەجێ نەکردنێتی و بگرە لە هەمووی خەتەرتر دژایەتی کردنێتی بەی خۆمان بەبێ ئەوەی بزانین. خۆ ئێستاکە ئێمە مسلمانان بەعام مسلمان دژایەتی قورئان ناکە بە شێوازێکی ڕاستەوخۆ، بەڵام بەچی ئەکرێ؟ والله بجلوبرگی خراب کرد، والله به مدیلاتی خراب کرد، والله به دعم احزاب علمانی که اعلانی دجایتی اسلامیان کردو اکره، والله به وا اکره که دستور یاسای ولاتیک دابندره پیچوانه ام قرآن بیه، والله به وا اکره هرچی خلقی لش فروش و پیس و چپالی دنیا و ام دورو برای بین لم ولاتا پیسی بکن، والله به وا اکره تو درگای مزگوتکان لخلقی داب خیتو ملکان حاصل بکیتو نری درس و دور بیه، به وا اکره که خلقی که پالپشتی خەڵکانێ بکە کە دژی ئەم قورئانن، ئەوە خەتەرە. ئەمە بە مسلمان ئەکرێ. بۆیە بەڕاستی ئەرکی سەرشانی هەمووی ئیماندار و مسلمانێکە کە ئەم قورئانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێن بەلیغوا عنی وەلەو ئایە. یعنی ئێستاکە من ببوورە دینەکەم درێژ کردەوە، ئێستا بۆ نمونە هەچ کەس و لای خۆی ئەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تطبیق بکە. بەلیغوا عنی وەلەو ئایە. لە جیاتی من بێ ئاەتی بگێنم. هەرچی مامۆستای مەکتەبەکان هەیە 5 دقەی سەرەتای خوێندنەکەی یان 5 دقەی کۆتایی خوێندنەکەی تەرخان بکە بۆ تەفسیری قل هو الله ئەحەد، هەر ئەوەندە تەرخانکە بۆ ئەوەی ئیاکە نەعبود، 5 دقە هیچی ترنە. والله ئەو تەڵەبانە هەمووی خەڵکێکی زۆر باشی لێ دەرەچن. والله دوورەکەونە لە مخدرات، لە تریاکێشان و لە گازینۆ کافتریای خراپ و لە نێرگەلە کێشان. ئەوە مامۆستا بۆ نایکا بۆ نمونە. دایک و باوکەکان خۆیان هەمویان مەشغوڵن بەداخەوە، یانێ بێ هەمومان ئەرکمانوێ بەرامبەر ئەم قورئانە. زۆر باشە کاک حاجی، وەکو جەرامشت ئاماژت بکرد پێشتر وە کاتی تریش ئەوە هەبووە کە لە سەروبەندی بەتایبەت لە سەروبەندی بۆ ناو مەڕاستی و دروستمای پیرۆزەکانی مسلمانانە بۆ من جەژنەکان کاتی نزیکبوونەوەی لە دایکبوونی پێغەمبەر ئەم جۆرە سوکایەتیانە بینن چ بە سوتاندنی قورئان بێ یاخود بە دروستکردنی کاریکاتێر و بڵاوکردنەوەی نووسینی نادروست و گوتاری نادروست بێ هێر شەکرێتە سەر هەست و سۆزی مسلمانان. ئێوە ئەمە بۆچی ئەگەڕێنەوە بەتایبەت لە وڵاتانی ئەوروپایە؟ هەیە ئەمە نیشانەی بربڵاوی و زیادبوونی مسلمانانە لەو وڵاتانە وەکو کاردانەوەیەک لەو کەسە دڵپڕلەقینانەیە بینن، یاخود ئەمە شتێکی سروشتیە ئەو شۆرانە خۆیان گرتووە بەم جۆرە لە سوکایەتیکردن و بێڕێزیکردن؟ جەنابەت بەشێکی جوابدانەوەی پرسیارەکەی تیابوو. ئەوان کە ئەبینن ئەم ئیسلامە وەکو دین واتە شەنەی کردووە لە ئەوروپا، لە ئەوروپای شەرقی و لە ئەوروپای غەربیش بە هەردووکی و بگرە لە ئەمریکای لاتینی و ئەمریکای خۆشی،
یعنی بە تەواوەتی بگرە ئێستا لە وڵاتانی تری شەرقیش لەوێش واتە شەنێ کردو لە کۆریا لە یابان لە سین یعنی سوپاس بۆ خوای گەورە ئەم دینە چونکە دینێکە لەگەڵ فترەی ئینسانەکان ئاگونجێ ئەگەر هەڵگرانی ئەم دینە ساڵحانە یا مصلیحانە کار بکەن بۆ گەیاندنی ئەم دینە بەڕاستی ئێستاکە نەوەیەکی تر بوو. ئەگەر تۆ سێر تاریخی ئیسلام کەی لەو کاتانەی کە ئەم ئیسلامەتیە بە تەواوەتی تەشەنەیە کرد بۆ نمونە لە دەوڵەتی عوسمانی بۆ نمونە لە زمانی عومەری کوڕی عەبدولعەزیز بۆ نمونە لە زمانی ئیمامی عوسمان وردە هەر زەمەنە و هەر 100 ساڵ جارێ 50 ساڵێک هەنگاوێکی باشی ئانا تا ئیسلامەتی ئەگەیشتە ئەو شوێنانە. بەڵام ئێستاکە چونکە تۆ خلافەی ئیسلامی نییە چونکە ئێستاکە قیاداتی دەوڵەتانی ئیسلامی بەدەستی خەڵکی مسلمانی نامسلمانەوە هەیە هەمووی ئەو پەڕی ئەلمانیە جێبەجێ ئەکەن و هەمووی شاگرد و هەمووی ژێردەستەی وڵاتانی ئەوروپین بۆیە لە ڕووی دەوڵەتیەوە لە ڕووی وڵاتانەوە خزمەت بەم ئیسلامە نەکراوە. ئەوەی کە خزمەتی ئەم ئیسلامەی کردووە عارەقی ناوچەوان و ماندووبوونی تاک و کەسە مسلمانەکان و لایەنە ئیسلامیەکانە ئەوانەی کە هەڵگری بیرروڕای ئیسلامین کە بەوەی قەناعەتی کولیان هەیە کە ئەم ئیسلامە هەرواشە خۆی ئەم ئیسلامە شایانی ئەوەیە بۆ حکومڕانی بێ و شایانی ئەوەیە ببێتە سیستەم و قانون و یاسای ژیان و دەوڵەتان ئەوانە ئیش خۆیانەکەن. ئەنا بەداخەوە ئەو کۆت و زنجیرانەی کە بەهۆی دەسەڵاتدارانی وڵاتانی ئیسلامی لەسەر مسلمانان دانراوە نایەنن ئەم ئیسلامە وەکو ئیسلام تەشەنە بکە وەکو قورئان دەوری خۆیە بێ. بەڵام تۆ ببینە ئەو خەڵکە مسلمانە مولتەزیمە خاوەن عەقیدە و بیر و باوەڕە پاکە کە چۆتە وڵاتانی تر ئیش خۆی کردو بای خۆی ئەوەندە کار کراوە بەڵام هێشتا کەمە. بۆیە لەو ڕەتدانەوەی ئەوان کە ئەم تەشەنەیە ئەبینن ئەم بەربڵاوی ئەم ئیسلامە جوانە ئەبینن بەڕاستی تەقەبول ناکەن تەحەمل ناکەن. هیچ وەسائلێک نەما بۆ ناشرینکردنی ئیسلام لە 11 سێپتەمبەرت لە قتاعشت لە فڵانت لە فیسارت هەر جاری گروپێک دروستەکەن. و بۆ معلوماتی جەنابتان یەکێک لە نیشانەکانی گەورەی ئەم دینە جوانە ئەوەیە خەڵکە هەڵگرەکەی خۆی کە مسلمانە یا ئەتوانم بڵێم ئەو کەسانی کە تەمسیلی ئەم ئیسلاماکان خۆیان بە مسلمانە زانن لەگەڵ ئەوەی کە خراپ ئەم دینە بەکاردێن ئەم دینە هەر تەشەنە ئەکات کەواتە بۆ دەرەکەمە دینی خۆیە. بەڵام ئەوانەی تر کە ئەم حاڵەتە ئەبینن بێتفاقی خۆیان بڕۆ ببینە کەنیسەکان لە 190 چۆڵە بە تایبەتی لە ئەڵمانیا لە سوید بە تایبەتی لە وڵاتانە فەڕەنسا تۆزێک باشترە لە بەعزێ وڵاتی تر مەسەلەن لە ئەمریکا حتا یعنی کەنیسەکان لە مناسەباتێکی زۆر کەمە ئەچی بۆ نمونە چەند کەسێک دانیشتووە شوێنی عیبادەتیان نەماوە فەراغی ڕوحیان زۆر بووە تۆ تەسەوڕەکەی ئێستاکە ئەزانی لە 180 زیاتری خەڵکی ئەوروپی بە تایبەتی سوید هەر سوید خۆی دەوڵەتێکی مولحیدیە ئەستەن بیرروباوریان نەک بە ئیسلامەوە هەر هیچ بیرروباوریان بە مەسیحیەتیش نییە هەر هیچ ئیمانیان نییە 180 خەڵکی ئەوروپا بۆتە مولحید کەواتە ئێستا بەڕەئی من کە ئەم حاڵەتە ئەبینن لە دەرەنجامی ئەم فەراغە ڕوحیە ئەبینن و کاتێک کە مسلمانان ئەبینن هەمووی ئاهلی مزگەوت و پێکەوە ژیان و خێزان و خێزانداری و تێکەڵاوی و خۆشگوزەرانیەکەی لە ڕووی ڕوحی و جەسەدی و بەدەنی و نەفسیەوە و خێزانیەوە ئەمە پێیان ناخۆشە ئەمە ئەترسیان تەشەنە ئەکات چونکە تۆ بڕۆ ئیحسای ئەوانە بخوێنەوە کە بۆ نمونە ئەو ڕێکخراوانەی کە باسی ئیسلامەکەن ئێستا مەسەرم بۆ نمونە تۆ کاتی خۆی بۆ نمونە 10 ساڵ بەر لە ئێستا 400 ئەگەر خێزانێک لە 400 کەس پێکاتی بێ خێزانێک لە 400 کەس هاتوێ لە ئەوروپی 10 ساڵی تر کە بڵێن 2030 یان 2040 بۆ نمونە ئەو خێزانە 400 کەسیە بۆتە 40 کەس هەمووی ئەمرێت ئەوانە بە تەمەنەکانن 40 کەس ئەمێنێ لە 400 کەس ئیحسای ڕسمی ئەڵێ ئەگەر خێزانێکی مسلمان بەم حاڵەی خۆی بڕوە 40 کەس بێ ئەبێتە 400 کەس بەعکسەوە ئەمەلەکەی لێدێ بەعکسەوە ئەوان ئەترسێن لە ڕووی دیموگرافی خۆیانەوە خێزانداری و ئەم بابەتەشانەوە خێزانداریان نەماوە نەفەریان بۆ دروست نابێ خەڵکیان بۆ دروست نابێ بەڵام مسلمانیش هەر زۆرە بێ و هەر مناڵی هەیە بەشێکی لەمەش ئەترسێن. خاڵێکی تر ئەوەیە تا ئێستاکە تۆ بینیوتە بیرمەندێکی ئەوروپی طبعا حتا بۆ نمونە بۆ معلوماتت مارکس کە کاتی خۆی دژایەتی ئەم ئیسلامەی کرد تۆ ئەزانی مارکس یەکێک بوو لە سەبەبی بڵاوکردنەوەی ئیسلام
ئەزانی مارکس یەکێک بوو هۆیەک بوو هۆکارێک بوو بۆ بەقوتکردنی مسلمانان ئێمەمانان لەو کاتەیە لە عمری لە موالدی هەفتاکانی ئێمە ئەزانین یانەوانی کە گەورن ئەزانن لەو کاتەوە کە خەڵکی متابعی مارکسی کرد هەستان زیاتر دراسی ئیسلاممانە کرد لەو کاتەوەی من دینداریمان زیاتر بۆ دروست بوو ئەمانزانی شتەکەی سەقەتە ئێستش بە هەمان شێوە تۆ بینیتە بیرمەندێکی تازە لەو کاتەوە بۆ ئێستاکە بە تەواوەتی نەقدێک لە ئیسلام بگرێ بڵێ ئەوە کتابێکە نەقدێک یەک ئاەت بە ئاەتی ئەم قورئانە بکە نییە لەبەرەوەی لی نازانێ و ناشتوانێ بەڵام جارجار مناڵێکی وە هەرزەکارێکی وە تووڕێکی وە بۆی ناوی دەرچێ هەر کەسێکی تر جۆن بە پێغەمبەرەدا ساڵسەلەم کاری کاتێی لەسەرەکە قورئانە سووتێنێ ئەسڵەن ئەوە ئەبێت چیمان فێر بکە فێری ئەومان کە ئەوە ئازارێکە لە ناخیانە دروست بۆ بەمە دەری ئەبڕن ئەوە ناڕەحەتیە کە بۆیان دروست بووە بەمە دەری ئەبڕن کاک حاجی لێسا لە ناو مسلمانانیشە تا ڕادێک بیرروڕای جیاواز هەیە تا چەند گرنگە پێکەوە بوون و برایەتی لە نێوان مسلمانانە وە زانیاری وەرگرتن لەسەر ئاینی ئیسلام بۆ ئەم پێکەوەی و برایەتیە تا چەند دەبێتە بە گشتداچوونەوەی ئەو هەموو هەڕەشە و هێرشانەی بەرامبەر بە پیرۆزیەکانی ئیسلام دەکرێت. وڵای من جارێکی ترەی لێم ینی هەر کاتێک ئەم ئیسلامەتیە یا ئەم دینە مسلمانان هەر کاتێک شکستیان هێنابێ لە هەموو لە دوای شەهیدبوونی ئیمامی عومەرەوە لە شەڕی شەهیدبوونی ئیمامی عوسمان لە شەڕی ئیمامی عەلی و مەعاویە وەرە بۆ ئەو لاوە بۆ زەید و ئیمامی حوسێن وەرە بۆ ئەم لاوە لە نێوان خەڵکێکی ترە حتاکو ئەمڕۆ ئەو ئیسلامەتی کە زەعیف بوو بێ کە لە نەتیجەی چی بووە لە نەتیجەی تەفرەقە بووە خوای گەورە چی ئەفەرمێ لە ئاەتێکە ئەفەرمێ ولا تفرقوا يعني باسی تەفریقە ئەکا يعني ئەگەر تەفریقە دروست بوو ئەو کاتە تۆ وجودت نامێنێ ئەو کاتە هەیئەت نامێنێ ئەو کاتە قوت و پێگەت نامێنێ يعني باسی ئەوە کات فەرمێ بنیعمەتیهی ئیخوانە گەورەترین نیعمەت لە ئیسلامە برایەتی دروستکردنە دڵەکان بە یەکەوە گرێ بدرێ بەداخەوە ئێستاکە ئاگامان لێیە هەندێک خەڵک سەنگەریان لە یەک گرتووە ئەو باسی عەقیدەی ئەم و ئەو باسی عەقیدەی ئەم و ئەو جوێن بەم و ئەو بوختیان بەم و کە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە بەڕاستی یعنی ئێمە لە جاتیەوەی ئەو گەنجانەمان لەسەر عیبادەت و لەسەر ئەخلاق و لەسەر عەقیدەی جوان گەورە بکەین لە جاتی ئەوەی ئەم گەنجانە وا لێ بکەین کە ئەم ئیسلامە ڕوحیان زیندوو ئەکا ئەم ئیسلامە ژیانیان ئاوەدانەکە فێری خۆشەویستی خوا و پێغەمبەریان بکەین کەچی فێری جوێندان و بوختان و فێری قسەی ناشرینیانەکەین بەڕاستی یعنی ئەمە گەورەترین گرفتە خەتەرترین شتە لەسەر ئەم ئیسلامە چونکە تۆ ببینە دوو شکست لە زەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم دروست بووە هەردووکی بەهۆی دوو گوناحەوە بە شەڕی ئوحود بە قسەی پێغەمبەر نەکرا عەلەیهی سەڵات وەسەلام لە شەڕی حونەین ئینسان سەحابەکان معجب بوون بە گەورەی و بەهێزی خۆیان ئیذ ئەعجەبەتکم کەثرەتکم بەم دوو نەخۆشیە پێغەمبەر خۆی لە ناویان بوو لە هەردووکی بریندار بوو فەقیر یعنی چۆنەڵێ پێغەمبەر خۆی لە ناو شەڕەکەی ئەوجا شکستیان هێنا ئێستا پێغەمبەریشمان لە ناو نییە وەرە تۆ ئەم هەموو دەرد و درمە لە ناو مسلمانانە لەگەڵ یەکا پاکنین قسە بە یەک ئەڵین گوێ نەدەین بە یەک بوختان بە یەک ئەکەین باشە ڕقمان لە یەکە تەمەنای خێر بۆ یەک ناکەین پشتی یەک ناگرین من حەزەکەم تۆ هیچت نەبێ حەزەکەم بڕوخێ حەزەکەم نەمێنی ئەمە چ دەردێکە بەڕاستی ئەمە بە نەسی ئایەت خوای ڕەب العالەمین بە حەزەرمانەیەنێ أفني فتذهب ريحكم يعني فتفشلوا وتذهب ريحكم فشلين أجر إنسان كان ولا تنازعوا كنزاع دروز بنزاع فرق إلى خلاف نزاع لسرتي نزاع لويك من باش ترملته من راس ترملته من جوان ترم من شاك ترملته أو نزاع أو جابتم جايتيد بكم ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم نابي براسي هر مسلمانيك والله بيت أو سنجروا ئەم سنگەرە هەر کەسێ بێ با جوێنت پێ بدات تۆ جوێنی پێ مەدەرەوە با قسەت پێ بڵێ قسەی پێ مەڵێ کەیفی خۆیەتی جارێک دوان سیان با جوێن بدات ناکرێ ئێمە هەمومان سنگەر لە یەک بگرین یەکتری ناشرین بکەین ئەمە هەر یەکەو بە ناوێک هەر یەکەو بە تەیارێک ناکرێ یعنی بەڕاستی ئەم زەمەنە بۆ ئەوەی خزمەتی قورئان بکەین زەمەنی دروستکردنی لە دڵەوە جارێتر ئەڵێم لە دڵەوە ڕاست نەبین لەگەڵ یەک
دوور لە هەموو لایەک تووشی نیفاق بین، لە دڵەوە یەکترمان خۆش بێ و لە دڵەوە تەمەنای خێر بۆ یەک بکەین و یارمەتی دەری یەکتر بنی. ئێستاکە من کەسێکی ئیسلامیم، یعنی بەنسبەت منەوە فەرقی چییە هەر لایەنێکی ئیسلامی بکە خەزمەت ئەم دیناکە؟ نابێ ئەو فەرق و جودایان لا هەبێ. تەمەنای سەرکەوتن بکەم بۆ بەرامبەرەکەم لەوەی کە ئەو کەسە مادام خزمەتی ئیسلامەکە، هەر کەسێ بێ، هەر ناوێکی بێ، بێلایەن بێ، سۆفی بێ، سەلەفی بێ، سیاسی بێ، هەر کەسێکی تر بێ، مادام خزمەتی ئیسلامەکە تەمەنای خێری بۆ بکەم. عەلە لەقەل کاکە هیچ نەبێ فەلیەقول خەیڕەن ئەو لیەصمت، قسەی پێ نەڵێم، دژایەتی نەکەم، ئیهانەی نەکەم، سوکایەتی پێ نەکەم، دەنگ بکەم لە ماڵەکەی خۆم دابنیشم باشترە، نەک ئەم تۆمەت بۆ ئەو بکەم، نەک ئەو کافر بکەم، نەک ئەو ناشرین بکەم، نەک ئەو بدەمە پاڵ ئەم بدەمە پاڵ ئەو. بەڕاستی ئەوە گەورەترین گوناحە و گەورەترین زوڵمە ئێمە بەدەستی خۆمان لەم ئیسلامە جوانەیەکەی. زۆر ڕاستە. دەستەکانە خۆش بێ کاک حاجی کاروان لە شاری هەولێرەوە بانگخواست لەگەڵمانە بوو. زۆر سپاسەکەیەکانە بۆ ئومێدێکە تەواوی وتەکانە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە هەم شکر قورئان لەنێو خۆمانە بپارێزین، هەم یەکڕیزی و تەبایی و برایەتی ناوان مسلمانان پتەوتر بێ و پارێزراوتر بێ. زۆر سپاس دووبارەوە ئامادەبوونە.